وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەند ساق و سەلامەت بن. لە تەیە ساڵان ڕابردوو کە ئێمە خەریک بووین پرۆژەکان و بەرنامەگە لە کۆرپۆرێشنە یەهودیەکانە منتەقە بەسەر خەڵک و کوردەوار و سەرزەمینە کوردەوار و باتڵ بکەین، مەسایلێکمان مەترەح کرد کە بەرەبەرە و وردە وردە ئێمە ئێشێ تیشکێ بخەینە سەریان و مەترەحی بکەین. ئومیدوار بووین ئەوانەی کە بە شکلێکی جددی و پەیگیر دیبەیتەکانە ئێمە بووگن، ئمڕۆ یەواش بتوانن دەریافتێک بکەن لە مەسائلێک کە ئێمە مەترەحی ئەەکەین. ئەوەی کە ئێمە لە جەهانێکا ژیان ئەەکەین و هاتکینە سەناو دنیایەک ئاتڵ و باتڵ و بێکاریان کردگین و ئێژی لە دەرەوەی دایرەکە دانیشتگین و بە ئێمە ڕەبتێکی نییە و بەناوە ئێمە حەچی کارە ئەکرێت و ئێمەیش لە حەچی جێگەز و دەرکریاگین و حەزف کریاگین، ئەم ناتەوانیە ئەقڵی و دەریافتیەی بە ئێمەداگە کە ئێمە توانت دەرکە قەزایایەک کە ژیانە ئێمەی لەم فەلاکەتە هێشتگەسۆ نیمانە و متعسفانە ئەنچێ کە بووگە بە باو پێ ئێژن قسەی زریق و بریق، ئەنچێ کە کەلامێکی بێمەعنا، کەلامێکی بێتەسویر و کەلامێکی مەخدووشە بە ئێمە ئەدرێت و سەمەرەکەی ئەمیشە ئەم گەندەڵستانەسە، ئەم ئاوارگیەسە، ئەم بێدەسەڵاتیەسە و ئەم نەبوونە مەیلە بە ژیانە و لە دەستچوونە ئەکسەریەتە بنیادگە لە هەڵس و کەوتە دروست و ڕەوابەتە ئینسانیە دروستە. جاروبارە وێنم لە ناو دیبەیتەکانە مەسەڵەن کەسێک ئەپرسێ کاکە یەهودی چی ئیرادێکی هەست؟ کاکە بۆ عیرفانی چی ئیرادێکی هەست؟ کاکە بۆ فڵانە چی ئیرادێکی هەست؟ خب یا تۆ ئیشێ دانیشی دووبارە ساعەتها ئەم ئینسانە دانێتە سەر کڵاسە دەرس متوجهی کەی، یا تۆ کە ڕوو ئەەکەیتە مردم و ساحی عمومیە مردم، ناچاری لەوەی کە بارها ئەم قسانە بشنەفی و هەر کەسێکیش کە تازەتێت قەرارە ئەم سوالاتەی بۆ دروست بوێت بۆ خاتری ئەوەی کە ئەمانە لە ڕەوەندە ژیانێکا کە کردگیانە هەنێک قسە چووگە بەناوە مەغزیانە کە باوە هەر منتەقەیەکە بزانن لە نەزەرە ئێمە مانانەوە ئێمە تەکە کەلەماتی وەکو پێشکەوتن، پێشڕەو، دەستکەوتن، دەستکەوت، علم، زانایی، پسپۆڕ، ڕەفاه، خۆشبەختی ئاشنا بووین و هەر کامیش لە ئێمە یەک تەسەورێک یا یەک خیاڵێک بۆمان پەیا بووگە کە فکرەکەین بنەمای فکری هەست و لە دەرکە ئەمە ئاجزین و لێی تێناگەین. بزانن ئێمە وەختی بەحس لە ڕەوەندێکی مردمی ئەەکەین، ڕەوەندێک کە حاکمە و غاڵبە بە ئەکسەریەتە مردمانە سەرزەمینێک مەدە نەزەرمانە، منزورمان گروپگەلە فەرقەیی سکتی بچووک لە ناو جامعەیەکانیە. بۆ خاتری ئەوەی لەمە خاس تێ بگەین، ئێمە گشتمان قبوڵمانە کە وردو دەرسە مردمان ئەم سەرزەمینە ئێمە شتێک ئەکەن بە ناوە شادی یا هەڵپەڕکە و ئەمە وردو دەرس ئەیکات، بەڵام مردمە ئێمە دەست ناگرێ و هەڵخاتۆ بە ناو زەکرکردن. ئێمە یەک قشرێکی فرەکەمی معدودمان لە جێگەگە لە مختلفا هەست کە ئەمانە یا دەروێشن یا قەلەندەرن زاهرەن و سەما ئەکەن و هەڵخەنەوە و دیکتان ئەکسەرە مردمیش ئەمانە تەماشا ئەکەن و ئەمانە مەعرەکەیان گرتگە کە تەماشا بکرێن. لذا لەم کووریە زکرە کەسێ خۆی تێناخا وەلێ ئەکسەریەتە ئەم مردمە هەڵپەڕکە ئەزانێت
و ئەگەر فستیواڵێکی شادی یا کارنەواڵێکی دەرەوەوێ ئەکسەرە ئەم مردمە هەڵەپەڕێ. پس لذا هەڵپەڕکە جەمبەیە عامە زندگیە مردمە ئێمەس و کوورەیە زەکرگرتن مختەسە سەکت و فرقەس وەکو چۆن وەکو ئەوەی کە ئێستا لە سەرزەمینە ئێمە بە هجوومە فەرهەنگە غەربی ئێمە مەسەڵەن لە نەحلەگەلە موسیقیا ڕەپیشمان لێ پەیا بووگە. دەیخۆ ئەکسەرە ئێمە ڕەپخوێن و ڕەپگوێدەر نیەین، بەڵام ئەکسەریەتە ئێمە تەکە نەوعێک لە تەرانەگە لە خۆمانە ئاشناین و زەمزەمەی ئەکەین. ئەمە نیشان ئەدات کە شتێک لە سەرزەمینێکی ترۆ گۆزریاگەس و هاوریاگە بۆ سەرزەمینە تۆ، وەکو چۆن وەکو ئەوەی کە ئێژن هەر بەرهەمێکی کولتوری کە لە کۆمەلگایەکۆ بۆ کۆمەلگایەکی تر ئەگۆزرێتۆ لە فەزا بۆشا وارد ناوێ، بەڵکو تەکە بنەماکانە ئەو کۆمەلگا تێکەڵەوێ و شتێکی تازە ئەخولقێنێ. وەکو مارکسیزمە ئەڵمانی کۆچەکە بۆ ڕووسیە تەکە فەرهەنگ ئۆرتۆدۆکسیە ڕووسیە قاتی ئەوێت و لەنینیزم دروست ئەکا. یا مەسەڵەن هەمان مارکسیزم ئەڕوا بۆ چین و فەلسفەی کۆنفوسیۆسیە چین مائۆئیزم دروست ئەکا. لذا تۆ ئەوێنی مەسەڵەن جنبشە ئێعترازیە ڕەپ وەختێ تێتە ناو جامعەیە ئێمە ئەوەڵەن لە ئەوڵ ئستقباڵێکیان چنانی دێ ناکرین. لێم دوا عدەیە مناڵ ئەڕۆنە ناوی و نەوجەوان ئەڕۆنە ناوی بێ ئەوەی دەرک و دەریافتێکیان لێ بوێت و بە سوورەتێکی بسیار سەتحی لە نیازگە لە ئەوەلیە خۆیان قسە ئەکەن. و ئەمە هەمەگیر ناوێت چون ڕیشەی لە گرانیە. تۆ ئەوێنی بەرەبەرە ئەم موسیقیە ڕەپە مەجبور ئەوێ خۆی با لە هەنێ مەزامین، مەسەڵەن خۆی با لە کوردبازی، مەسەڵەن خۆی تێکەڵ بکاتە کە دوودانە تەرانەی قەیمیە، مەسەلەن نۆعێکیش سۆزە گۆرانی وێژیە مەحەلی تێبخا تا مەوردە پەسەندە ئەم مردمە بوێت. ئەگەر تا ئەگرا تێگەین متەوەجه ئەوین وەختی گەرەکمانە بزانین شتێ ڕەبتی بە ئێمە نییە و هەنە ئێمە نەوگە هەمەگیر ناوێت. مثالە دەم مەسەڵەن فەرهەنگە دەروێشی، قەلەندەری، تۆبەکردن. تۆ لە ئەدەبیاتە فولکلۆرا ئێژێ ئێوارە وەختێ عەسرێ لەکانی سێجار سوژدەم برد بۆ مەمەکانی. ڕیشەکەم تاشی پڕچەکەم لە بێخ، تەوبە و تەریقەت ناردمەوە بۆ شێخ. وتم مامە شێخ من تەوبە ناکەم ئەو نە ئەگەڕێم یار پەیا ئەکەم. یانێ ئەم تەوبەیە ئەم ئاغا تا ئەم حەدە سۆست بوونیادە. یە نەحلەیەکی جەدید هاتکە، یە ئینتەرتەیمنتێکی جەدید هاتگە، ئیدەیە خۆیان تێ قوڵتاندەگە و بعدە مدەتێکیش بەڕاحەتی بەجێ تێڵێت. بۆ چون جەمبەیە عامی نییە، چون بەشێک لە فەرهەنگ تۆ نییە، بۆیە زەکرت دەروێشانە کۆپیە هەڵپەڕکەیە تۆ ئەکرێت. بۆ خاتری وەی مۆردە پەسەند وێ، مۆردە ئستقباڵ وێ، بۆ خاتری وەی تۆ تفی نەکەیتۆ. وەکو پەیوەندە ئەعزای بەدەن لە پزیشکیە، یەکێک لە مهمترین کارگەرێک کە ئەیکەن ئەمەسەکە سیستەمە دفاعیە بەدەن بێرنە خوار و سترۆید تەزریقکەن و کەسێک کە عوزرێکی جەدید ئەگری حتا ئەگەر گرووە خوێنیەکەیشی یەکێکە، بۆ خاترەوەی سیستەمە دفاعیە بەدەن ئەم ئۆرگانە وا لە دەرو هاتکەن ریاگەسە ئیستە گورچیلەست، ئیستە دڵە، ئیستە جگەرە کە ئیخەنە ناوە بەدەنە ئینسانە بەدەنە فڕی نەدا. بۆیە سەتح دفاعیە بەدەن تێر نەخوارەوە. تۆ وەختێ مەحسوڵاتە جەدیدی تێریتە ناوی جامعەی بۆ خاتری مردمەکە تفی نەکات و چی پێیەکەی؟ یەک سەتح دفاعیە جامعە تێریتە خوارەوە، مقاومەتە مردم لە بەرامبەریا تێریتە خوارەوە. دوو هەماهەنگی ئەکەیتەکە ئەم جامعە. وەختی من باسە حەککردنە جیهانە کوردی ئەەکەم بەو معناسە کە مەفاهیمە ژیانە ئیجتیماعی، ئیقتسادی و سیاسیە تۆ
لە تۆ ئەگرن سوار بەرداستانێکی تر ئەکەن بە ڕەوایەتێکی تر و بە مەناسم و مەناسکێکی تر تەحویلە تۆی ئەدەنەوە و تۆ لەگران نافەهمی ئەم وردە تەغیرە لەکوێ هات ئەم وردە گۆڕانە لەکوێ هات تێناگەی وەلێ دەرئەنجامەکەی لە ئایندە دەرئەکەوێ کە تۆ بەرەو کوێ ئەوە مثالێکە دەمە خزمەتتان مەسەڵەن تۆ ئەوێنیت مەراسم سازیت بۆ ئەکەن چەند ڕۆژە پێش مەراسمە پیرە شالیار بوو مەراسمە پیرە شاریار بووگە بە پێگەی توریستی بۆ ئەو دێهاتە خەڵکە تەماشاچی تێ تەماشاکە و ئەمانیشە چەند قازان خۆراک دائەنین و تەوەجۆکەی تا چی بکەن تا زەماوەنە پیر بگرن زەماوەنە پیریش چ شەکڵیە هەنێ دەروێش تێرن پەرچیان بەر ئەدەن و دەروێشانە ئەخوێنن ئەوان هەڵپەڕکە ئەکەن زکرەکەن مردمیش لە سەر بانەکان و خەریکە تەماشایە ئەم ماجەرا و ئەم تەحەیرە و ئەم مەعرەکەگیریە ئەکا ئەمە سنەتە ئێمەس جواب نەخیر ئەگەر سنەتە ئێمەوێ ئێمە متەحەیر ناکە ئەمە مەناسکە ئێمەس نەخیر ئەگەر مەناسکە ئێمەوێ لە گشت جێگەیەکە ئەیکەین زەماوەنە پیرمان هەس ئێمە نە لە حچکویەکی ترا نێسمان ئەی ئەم کارە بۆ ئەکرێ کاربوردە ئەمە چییە بۆ حاکمیەتەکە ئەمە دەرناکەوێ بۆ حاکمیەتەکە ئەمە بەرخۆرد ناکە بزانە لە سەرزەمینە ئێمە مهم نییە مەسەڵەن کابرا تێت ئێژێ من چل کتاوم نووساگە ئەسڵەن مهم نییە کتێوەکانی کەسی ئەیخوێنێتەوە مهم سەری ئەوەسە کاورا وەختێک قرێکی قسە بکات لە وەزنە چل کتاو قسەکە ئیسە چ تۆڕەهاتێکی وتکە ئەم کتێوە محتەوایان چییە ئەو نووسەرە مؤەلفە تەسعیحکەرە کێس مهم نییە تۆ یە ئاسەوارێ بەجێتێڵی یە شەواهدێ بەجێتێڵی ئەم شەواهدە بەجێتێڵی کە چه ئەتەفاقێ بکەفێ کە لە ئایەندە ئستنادی پێ بکەی فرێک لەم دیبەیتگە لە تەحلیلیە ئێمە چه ئتفاقێکەخا لە ئایەندە ئێمە ئستنادی پێەکەین فرە بەر لە ئەمەیکە ڕیختە دەوڵەتە ئێرانی دەربێ گشتتان بژن باری کەڵاوەی وەی چه ئتفاقی کەوت ئێمە دیبەیتە 5 ساڵە پێشتان بۆ تیرینەوە پێتان سابت ئەکەین ئێمە بەرتریش ئەمانزانی ئەم ڕیختە قەرارەوا دەربێت دەرنەتیجە ئەزانین ئایەندەکەیشی بەرەو کوێ ئەچێت تەوەجۆ فەرموون یعنی من فرە تەلاش ئەەکەم مەسائلێک کە ئێمەی بەگرا کێشاندەگە بیرمێناوە عموم ئەنچێکە لە فێرەقا پێ ئێژن سەرڕەمەگوو ئەنچێکە پێ ئێژن تەسمیماتە پشتە دەرگەلە بەسیاگ داڵانگەلە تاریکە سیاسی کە بیرمێناوە عموم و عموملی تێبگا پس وەختی ئێمە ئێژین جەهانە کوردی لە تۆ حەک ئەکرێ چه ئتفاقێکەکەوێ ئەندێشەیەکی هەدەفمەند تێرنە ناو جامعەی تۆ بۆ خاترەوەی تۆ تفی نەکەی تۆ هەر لەبەرەوەی سەنەدیەتێک دانین تا ئتفاقات بەعدی دروستکەن سەدح مقاومەتە تۆ تێر نەخوار و لە کنارە ئەمە بۆ تۆ ئاشنای ئەکەن پەستێن قەلب مەفاهیمە تۆ ئەکەن قەلب ڕەفتارە تۆ ئەکەن چیرۆکەکانە ئەگۆڕن نەتایجە چیرۆکەکانە ئەگۆڕن تا وردە نمودگەلە ئەمە لە جیگەهای مختلفە بۆ ئستناد پێکردن موجود وێت بۆ ئستناد پێکردن موجود وێت بەم دەسا من گەرەکمە واردە داستانێک بووم
ئەو داستانەی وا من لە شەوانە ڕابردووشە تبق مەسائل مختلف بەحسەکەم کە دەوڵەتە یەهودە ئێرانی بە ئەربابە جودۆ کریستیانیتی خەریکە لە سەرزەمینە ئێمە چی ئەکا. بزانە ئاغایان مەسەڵەن نیچە وەختی تی تەبار شناسی بنچینە ناسی مەفاهیم ئەکا بە چه معنایەکە؟ یعنی ئەم مەفاهیمەی کە ئمڕۆ لە دنیای غەربا بەکاری ئەوەن یا کردگیانە بە جەنبەیە علمی فەلسەفی لە ڕۆژە ئەوەڵ و ئەم مەفهومە چۆن بەکاربریاگە ئەم معنە نادا. بۆی تۆ ئەوێنی ئەکسەرە مەفاهیمە فەلسەفیە یا مەفاهیمە علومە ئینسانی یا علومە تەبیعی گشتیان یۆنانین و لاتینن و قبلن کارکرد تریکیان بووگە. مثالە دەمە خدمەتتان، مەسەڵەن تۆ لە ئیلیاد و ئۆدیسا یا لە حەماسەی هۆمێرا تۆ داستانە ئۆدیپە هەست. ئەمە ئاغایە فرۆیتێ ئوستورەیە یۆنانی ناوە ئۆدیپ هەڵەگرێ و ئیخاتە سەر شتێک پێژێ ئۆغبەیە ئۆدیپ. خۆ ئێمە فرم مەفهومێک لە ناو زوانمانە هەست کە بەعدەن وەختی دەستگاگە لە جۆرا و جۆرە فکری و ئینقیادی تێرن مەفهومەکەی ئێمە سواری ئەکەن. فرێک لە ئێوەمانان لە پەرادایم شیفتە 57 وە بیرتانە ماڵەکانتان تیا کتێ و سوزی کریا، کتێ و دەفن کریا، لە ترسە گرتنە مەئمورانە سەپاهە پاسدار کتێوەکان چاڵ کریان، کتێوەکان سووتنریان. من لە ماڵە خۆمانە لەبیرمە لە سەرزەمینە ئێمە داناگە لە واقعیە مەردمە کورد بەرە کوژریان لە بین بریان بەوانەی کە ئەبزاریان لەدەسا بوو، کەرەسەیان لەدەسا بوو. ئەوان بە قەست و نیەت هاتبوون، بەڵام تۆ کەسێکت نەبوو کە قەست و نیەت بخوێنی تۆ بزانێت لەم قەست و نیەتە. بۆیە ئەمە ئاخێزە کوردەوارە سەربەخۆست بوو ئەووەڵین بار خەریکە پەردە لا ئەدا و تەلاش ئەکا جواو بات و بە پرسیارگەلێک بۆ خۆی بۆ تۆ و بۆ ئێمەمانان مەشەیە دروست بووایە جواو باتۆ. با من بتانوەم و تەکە چەندین چمکە ئاشناتان کەم. ئینقلاب، ڕڤلوشن، مەشروتە، انقلاب مەشروتە. سوال: ئایا ئێمە هیچ نوع ئینقلابێکمان لە دنیا بووگە بەناوە ئینقلابە مەشروتە؟ ئەگەر ئینقلاب جەنبەیە عەسرە مۆدێڕنی هەست، جواب نەخەیر، نیمانە، لە هیچ کوێی دنیا نیمانە. دەی ئینقلابات دنیا بۆ چی بووگەن؟ ئینقلابات دنیا بۆ گۆڕینی قەوانین بووگن، شکڵە دەسەڵات بووگن. ئەی ئینقلابە مەشروتە بۆ چی کریاگە؟ ئینقلابە مەشروتە بۆ یەک کەلەمە کریاگە: قانون. قانون یعنی منەوەر الفکرین، داناگەل جەدید و تەئسیس بە علومە جەدیدە. ئەم تازە ئائینانە هاتگن جەریانێکیان لە سەرزەمینە ئێمە دروست کردگە کە منتەهی بووگە بەمەی کە ئەمانە حکوومەتە قانونیان گەرەکە. لە هیچ کوێی دنیا ئینقلاب حکوومەتە قانون کریاگە؟ نەخێر نەکریاگە. ئەمە لەنەوە ئەخۆیە تایبەتە، بەڵێ لەنەوە ئەخۆیە تایبەتە. ئەمە خەڵکی وا لە پشتا، نەخێر خەڵکی نێ لە پشتا. خەڵک ئەم ئینقلابەی کردگە، نەخێر خەڵک ئەم ئینقلابەی نەکردگە. با بین سەمەراتە ئەم ئینقلابە بخوێنینەوە، با بین سەمەراتە ئەمە بخوێنینەوە.
بزانە ئەمانەی کە منێژم مهمە چون تۆ لێودا پێی ئەوەی من بۆ ئێژم یزیدی عدوویەس، من بۆ ئێژم خاندانە ئەولسەلام جوولەکەی یەهودی کارمەندە هێندە شەرقین، هەروە خانەوادەی حەسامدین شێ حەسامدین جەلال حەسامدینە قادریە یەهودی و کارمەندە هێندە شەرقین، کۆمپانیە هێندە شەرقین وەکو مەولانا خالد نەقشبەندی. بۆ منم قسانەکەم وەکو تەکایای مختلف جۆرا و جۆر، وەکو فرق مختلف تەسەوفە. بۆ منم قسانەکەم لەبەر خاتری ئەوەی کە ئەوەی بە جەهانە ئمڕۆ حکوومەت ئەکا جەهانبینیە ئەدیانە ئیبراهیمی جود و کریسیانەتیە بە زەمینی کردنەوەی دەستگاهە ئیلاهیاتی. تۆ کۆڵەکەی ئەسڵیە متیعکردنە مردم لە ژێرە چمکێ بەناو دەوڵەتە یەکێکی دینە و دینێک کە عەبدیەت بە تۆ ئەدات. ئێستاوا من بێم شەرحە ئەم ئینقلابە مەشروتە بۆ ئێوە بکەم و بگەم بەمەی کە لەم ئینقلاب مەشروتە اتفاقاً چه اتفاقی گەرەکێ بکەفێ. بزانە پێرەکە لە ئەحوازە کاورای نەخۆشە ڕەوانی جنایەتکارە ڕەوانی سەرە کەنیشکێکی بڕیگە سەرەکەی گرکەسە دەست و هاتکەسە ناوە خیابان. ئاغا ئەم مەوجودە ڕەوانیە جنایەتکارێکی ڕەوانیە ئێمە شاهدە هەمچی جنایەتی نەوگین و ئەمە مەحسوڵە دنیای جەدیدە. هەروواکە ئێمە شاهدوین لە تارانە کاورای کارگەردان دایک و باوکەکەی لە ئاپارتمانەکە تیکە تیکەیان کرد، تیکە تیکە کوڕە خۆیان تیکە تیکە کرد پارەکە. ئەمە جنایەتگە لە شکڵە جەدیدە وا لەم سەرزەمینە خەریکە اتفاقەکەوێ وەلێ دەوڵەتی یەهودە ئێرانی ئەمە بڵاو ئەکاتۆ کە چه اتفاقێ بکەفێ مشتی فعالە جامعی مەدەنی مشت ئێژن تحت ناوە فەمینیزم هاوار ئەکەن ئێژن ئێشێ قانون دروست بوێ قانون دروست بوێ قانون دروست بوێ قانون یعنی تۆ ئەگەر قانون تەسوی بکەی کە هەر کەسێک جنایەت وا بکە حەبسی ئەبەدی ئەەکەی کاورا جنایەت وا ناکا وا جنایەتکارە ڕەوانیە نایکات کاورا گەیگە ئەو حەدە سەرە کەسێک ئینسانێکی تر ئەوەڕێت تێتە ناوە خیابان ئەیگەڕێنی نەمایش ئەداوە چەقۆیەوە دەسیوە. ئەمە تۆ بەچی ئەیترسێنیت بەچی ئەیترسێنیت؟ ئەمە تۆ ئەم قسەی قانونە بۆ ئەەکەی بۆ قسەی قانون ئەەکەی تۆ لە سایە قانون و شوێنە ئەمنیەت ئەگەڕێ یا ئینقیاد و شوێنە چی ئەگەڕێ؟ ئەمنیەت. ئەمە نۆرمە ئێمە بووگە کە ئینسانەکان سەر بۆڕین کەلەی سەریان بگێڕین لە ناو خیابانە سنەتە ئێمەس؟ ئەمە جزء سنەتە ئێمەس؟ ئێمە لە هەر کوێیەکا فشارمان پێتێت سەرە کاورا ئەوەڕین سەری ئەگرینە دەسوتێنە ناوە خیابان؟ ئێمە واوە ژنەکانمان ئەەکەین؟ بێرە 100 دانە نمونەی تر ئاوا بێرە ئەمەی تۆ ئیژیتی ئێشێ لەم سەرزەمینە حەدە ئەقل ساڵێ 5,000 دانە اتفاق وا بکەفێ ئەکەفێ؟ دەی تۆ ئەم قسە بۆ ئەەکەی بۆ ئەیکەی ئێستا ئێمە بەمە ئەگەین ئێشێ ئەمە بفەهمین بیگەین پێی بزانین چە خەوەرە لەم سەرزەمینە. ئاغا گیان لەم سەرزەمینە ئێمە ئەنچێ کە گوزارشی ئەدەن تا ئەم دەقیقە غەڵەتە درۆست وان نییە بەرعەکسە ئشتباهە ئێمە لە دەسەڵات کەوتگین ئێمە سەرمان نییە ئێمەیە مردم دارایی دانایی خۆمان نەماگین کاولین بێ مەسرەف کریاگین بێ دەسەڵات کریاگین نافەهمین چه خەوەرە.
بخاطر ئێمەی بفهمین چه خەوەرە ئیشی تیکە تیکە بڕۆینە بەرەوە ئەم ئێرانە بۆ دروست ئەکەن ئێژن زەرورەتە ئەوەی کە ئێران دروست ئەکرێوە ئێمە گەرەکمانە دەوڵەتێک دروستکەین کە خۆشبەختوین لە سایەیە چون ئێمە ماگینە سەجێ لە دنیای غەرب بەر لەوەی ئەمان جواو بامە و با ئێوە مراجعە بان بە هەنێ چێت دوێکە ئاغای مەمکۆڵانە بە پەنجە خەریک و بە کۆلکە مەلاکە ئەیوت ئیسلام وا نابێ ئیشی ڕیفۆرم لە خۆیان بکە ڕیفۆرم ئەم قسە لەکوێ تێت لەو جێگە تێت کە ئوروپا دەسی بە پێشکەوتن نەکرد تا زەمانێکە پرۆتێستانیزمی لە قەڕنی پانزەهۆمە نەکرد یعنێ لوترێک نەهات نەیدا لە نەهادە کلیسا تا سەر لە نوێ ڕەوایەتێکی تر لە مەسیحیەت بکات یا مەسیحیەت ئەحیا بکات بۆ ئوروپایەکان پێشکەوتگەن چون پرۆتێستانیزم هاتگە با ئێمە تەمامە ئەم تاریخە ئیسلامە قبولکەین با قبولیکەین یعنی کەسێک هات وتی ئێمە بۆ مەواجهە لەم دنیا احتیاجمان نییە ئەقڵ کولێ بەناوە کلیسا ڕێگەی ڕزگاریە ئێمە تێیکا ئێمە بە سوورەتە فەردی بە دەرکی کە خۆمان لە مەتن هەسمان ئەتوانین مەسیحی بوونە خۆمان بۆینە بەرەوە ئەمە نوکتێرەوە لە هەر کوێیەکیشە کە ئەقڵ حکم کات فەرمانە مەسیحیەت تعتیلە ئایام قسە بعد هەڵە گەڕێنەوە ئێژن ئیسلام تەخیری گەنەکە جدە واسە یعنی ئەمە باعث بووگە کە ئوروپاییەکان ئیمڕۆ فرە پێشکەوتوون بە قەوڵە ئێوە باش ئەگەر واسە با ئێمە بڕۆینەوە بزانین کەی لە ئیسلاما ڕیفۆرم کریاگە کەی من تیتروار بۆتانی خوێنمەوە کۆتا ئەوەڵین بارێکە لە ئیسلامە ڕیفۆرم کریاگە لە قەڕنە پەنجمە هیجریا بووگە تەوەسوتە کێ تەوەسوتە ئەبوو حامد محەممەدە قەزالی ئەبوو حامد محەممەدە قەزالی لە ئیسلامە ڕیفۆرمەکە بە کامە کتێ و بە کتێوە ئەحیاء العلوم کە لێو دووە دانەیەکی تری شێز بەناوە کیمیای سعادەت ئەحیاء علوم ئاغای غەزالی لەوەی کە ئەنگیزەی چییە لە ڕیفۆرمە ئیسلامە ئێژێت بە تەحقیق میدانم و سوگند بر زبان میرانم که اسرار تو بر انکار حقیقت دین موجبی نیست مگر آن بیماری که بسیاری از مردمان این روزگار را دامنگیر شده کام روزگار قرن پنجم و جمهور خلق بدان مفتون گشتند سپردن راه آخرت با نشیب و فرازش در غایت دشواری است زیرا راهبران جهان آخرت بۆیە پێغەمبەرانێک یا ئەوانەی کە تۆ ڕێنوێنی ئەکەن بەو دنیای ئاخرەت عالمانی توانند بود کە وارسان پەیامبەر باشند عالمانێک ئەتوانن بوون کە وارس پەیامبەرن عالمانی کە ئەکنون روزگار از وجودشان خالی گشته قرن پنجم آغای ابو حامد غزالی ایجی عالمانی که رهنمون مردمون بو آخرت و وارث پیغمبرون وجودیان دیه کی قرن پنجم و جایشان عالمانی جا گرفتند
که معروف را منکر و منکر را معروف می شمارند و بجێگەی و عالمانێ هاتکن کە منکر معروف ئەکەن معروف منکر ئەکەن بەرعەکس ئەمەڵ ئەکەن ولذا ئاغای ئەبوو حامد غەزالی و پەلەپەلتی چی بکە ڕێفۆرم لە ئیسلاما بکە ڕێفۆرم لە ئیسلاما بکات و ئەحیا علوم ئەنووسێ ئەمما ئایا بەر لە مەسیحیەت لە ئیسلامە لە لۆتر گەورەتر بووگە باڵێ بووگە ئەی بۆ جەهانە ئیسلام دنیای نەگرت ئەی بۆ جەهانە ئیسلام سارۆخی نەهەناردە فەزا کێ بوو ئەو کەسە ئەو کەسە محەممەد بن ئەحمەد بن ڕشد ئەندەلوسی بعربي أبو الوليد محمد بن أحمد بن رشد ابن الرشد لدايق بوي 1126 ميلادي در قرطبة يا كردوباي كنوني أندلس يا إسبانيا در گذشته دی دسامبر 1198 ميلادي قرن سيانله همه چیزدان فیلسوف نامدار اسپانیایی و مسلمان بود آقای ابن رشد اولین کسی که لم جهان اسلامی یعنی گەورەترین فیلسوف تەسەننە کەوا ئەیژێت لە هەر کوێیەکا کە تەزادە بین عەقڵ و شەریعەت دروست بوو بەرتەری بە عەقڵە ئەی تۆ بۆ نەگەیت بە پێشڕەفتە دنیای غەرب ئەگەر پڕۆتێستانیزم باعث بوو کە غەرب وایە پێ بێتە خۆ ئەمە بۆ ئینسان عاقڵ من کارێکم بە منیم تاریخە حەقیقەتە یا گشتی جەعلە من کارێکم بە من نییە کارم ئەزانی بە چییە بە گوزاری ئەوەڵە وا کریانە سەناو زەهنە ئێمە بۆ دواکەوتوین چون ئیسلام ڕێفۆرمی تیا نەکریاگە ئیستا کێ خەریکە ڕێفۆرمی تیاکە ئەولکەریمە سروش عەبدولعەلیە بازرگان مەهدیە بازرگان عەلیە شەریعەتی ڕۆشنفکرانن دینیە شیعە وا ئەمڕۆ هەرچی بەچە ئیخوانیە نۆکەریانن ئەمان ئەحیای چیەکەن باوەڕەکە ئێمانە خەریکی ئەحیاکردنن لە قەرنە پەنجەم و تا ئیستە تا جەریانە جەمال الدین ئەسەدابادی ئەمە چی بوو هەر ئەحیا نەبوو تا ئەوەی کە ئاغای ئەبن تەیمیەی شتێت ئەحیایەکاتەوە ئەویشتی ئەحیای ئەکاتەوە دەی بۆ ئێمە بەمە ناگەین بۆ خاتری ئەمەی کەم قسەت دروست دەرمۆردە ئوروپا دروست تۆ لە ڕێفۆرمە دینیە بەدەسەڵات ناگەی اتفاقاتم مادی کەوتکە لە دنیای غەربا عدەیە فێر بووگن ئۆقیانوس پەیمایی بکەن لە ئۆقیانوس پەیماییە تجارەت بکەن لە تجارەتا مەردمگەلە تر بناسن چیرۆکەکان و داستانەکانیان بزانن دنیایەکی تر بوێنن تەمەدولگەلێ تر بوێنن و ڕێگەی نابودکردن و چەپاوەڵکردن و تاڵانکردن ئەوانە فێر بوون ئەوە ئوروپا کاتە ئوروپا پوڵ سەروەت ئەمباشتە سەروەت کالا کار ئەیان کاتوە ئوروپا نە مارتن لوتەر کینگ ببەخشن لۆتەر مازەرەت یا لۆتەریزم نە دیکارت نە ئەندیشەگەلە هێگل نازیزم نە ئستعمارگەری دەریانەوەردی چەک ئەسلحە
باروت، بەردەداری، چەوساندنەوە، بازرگانی، ئستعمار، شارسازی، کوشتانە مردم. وەگەرنە لە ئیبن ڕۆشد تامەشەیە بۆ تۆ اتفاق بکەفتەیە، بۆ نەکەفت. بۆ من ئەم قسەکەم تا هەنێ چت وا لە بەرپێی ئێمە دروس لێ حاڵی بووین. دروس کاوراتێژی ڕیفۆرم نەکردیاگە لە ئیسلام. چۆن ڕیفۆرم نەکردیاگە لە ئیسلام؟ هەر بەم تاریخە تێ هەڵدریاگە. چۆن نەکردیاگە؟ دەی لە ئەبوو حامەدە غەزالی و تا ئیستا ڕیفۆرمی تیاکەن. بۆیە چه اتفاقێکەوتکە تۆ ئیمڕۆ لە جەهانە ئیسلامە بە تایبەتی لە تەسەنونە هیچ مەرکەزێکی فەرماندەهیە سنیت نییە. هیچ کەسێ ناتوانێ بێژێ قەراعەتە واحدێکی لە ئیسلام هەست. بۆیە ئیسلام دارایە هەزاران قەراعەتە. بۆیە لە مەسئلەی ئیسلام بازی هەر کە دەست بووە بۆ ئیسلام ئەباخێ، بۆ چون قەراعەتێکی تر هەست. تەوەجۆکەی یەکێ سەلەفیە، یەکێ مەخرەجیە، یەکێ سەرە خوارە ناوەڕاستە بنەکەیەسی. هیچ کەسێکی شەوێکی و دروست نازانێت و قەراعەتە واحد نییە. خروجیەکەی ئەمەسە ئەحیانەن. تۆ مەگەمتە نەگەرەکە. پس ئێمە لەگرا بەرداشتەکەمان دووبارە غەڵەت بوو. غەڵەت کردیانە ناو زەهنمان. دروست حاڵیمان نەبوو. با بێنە سەرە داستانە ئەوەی کە ئێمە بۆ ئیژین کاورا یەهودیە. ئەمە لە هندۆ هاتکە، کۆمپانیە هەندی شەرقی هاوڕێسی، کارە هندوستانە، هەنە هەندە، ڕەبتی بە ئێمە نییە. بۆ گەرەکمانە ئەمە بێژین بزانن ئیدعا ئەکرێت گەورەترین سەنەدە مەکتوبە سیاسیە جەهان قانونە ئیعلامی استقلال ئەمریکاس. ئەوەڵی قانونە ئەساسی دنیا کامەسە کە نووسریاگە؟ قانون ئەساسی ئەمریکاس. هەنە چەند ساڵە پێشە؟ ڕەوەندی چەند ساڵەت هەیەکە؟ هەنە قەرنە هەژدەهۆمە. چەند ساڵ هەیەکە تا بەم قانون ئەساسی ئەگا؟ حدود 200 ساڵ تو دەکێشێ لە ئیعلامیەکی ئەوەڵیە تا بەم گەورەیەکاس. دێ ئەمە یعنی چی؟ یعنی فرەیەک لە وڵاتان ئوروپایی قەوانینیان لە نووسریا بووگە وەکو سەرزەمینە ئێمە، بەڵام ڕعایەتیان کردەکە. ئەمانە ئەزانی؟ تەبیعەتەن نەمانەزانی، حتمەن نەمانەزانی. نەمانەزانی کە ئوروپاییەکانیش سنەتە نووسینیان نییە. ئوروپایەکان لە کەیوە ئەتەقن ئەکەونە سنەتە نووسین؟ لە کەیوە ئەتەقن؟ ئێوە بچن عەکسەکانە جەفەرسۆن تەماشاکەن. قەرنە هەژدەهۆم لە کنارە دەستیان نەوشت ئەفزارەکەی پەڕە. پەڕ. تۆ ئەگەر کارت دائیمەن نووسین بێت قەڵەمی دروست حسابی بۆ خۆ دروستەکەی، کارە ئاسان کاتەوە. چۆن تۆ بە پەڕ ئەنووسی هەنووس؟ چون تۆ کەم ئەنووسی، کارە نووسین نییە. خب ئەی لەم سەرزەمینە ئێمە چه اتفاقێکە کەفێ؟ خب ئێمە بۆ خاتری ئەوەی حاڵیمان بێ چه اتفاقێکە کەفێ، من دوێکە حەملەم کردە فرقەیە ئەحلاقیە. بۆ خاتری ئەوەی پەیڕەوانە ئەم فەرقە فکر نەکەن کە ئێمە حب و بۆغزێ بەکارەوەین بەرامبەر بەمە. وەختی من هەڵەگەڕێم و ئێژم ئەمە ئێران بازیە. ئەمە ئێران بازیە. منزورم چییە لە ئێران بازی؟ منزورم ئەمەسە کە بڕێ لە مەفاهیمە ئێمە هەرواکە لە ئەوڵ و تۆزی هەمدا بۆ ئێوە گیریاگە و خریاگە سەر دەستگاهێکی تر. دقیقەن منزورم ئەوەسە. ئێران بازی هەمان کاری کردگە بە ئێمە. با من گۆزەرا بێمە سەرە تاریخە مەشروتیەت. ئێژن ئەم سەرزەمینە ئێمە یەک سری پادشای تیاوگە، بەڵام ئەم پادشانە هیچ قودرەتی کیژیان نەوگە. بگذەریم
وەێ ئەم پادشاهە گەلێ مستەبد وگن، یعنی یەک نەفەر ئازاد وگە تەواو مردم ڕعیەتیان وگن. یعنی چی ڕعیەت؟ یعنی گیان و ماڵ و ناموس و سروەت و هەرچی شتێ مردمە ئەس ئانە پادشاوگە، هەر وەختێ مەیلی وایە تە پێدا من لە ژنە کاورا، هەر وەختێ مەیلی وایە کاورایە کوشت، هەر وەختێ مەیلی وایە لە ماڵ ساقتیە کرد. نۆکەرێسی تر ڕعیەتێسی. بعد ئێژن کە یە اتفاقێک گرفت. ئەم اتفاقە چ بوو؟ ئێرانیەکان لە جەنگە ئێران و رووسیا شکستیان خوارد. بۆ ئەوەڵین بار ئێرانیەکان پێیان برد ئیتر ناتوانن چارە هیچ کەسێ لەم دنیا بکەن. باوکە ڕۆچەک گۆڕیاگە ئەوزاع گۆڕیاگە وەس فرە خراوێ مەفرە دواکەوتکین. بۆ یە کەسێکیان بوو بە ناوە عەباس میرزا عدەیەکی هەنارد بۆ فەرەنگستان تا فێرە علومە جەدیدە بوون. هەنێکیش مستەشارە فەڕەنسەوی لە ناپلئۆن هاورد تا ئەرتەشیان بۆ دروستکەن. جالبە هەر ئەم رووسیە وا ئەم ئێرانە شکستەدا لێودا فوجە قەزاق بۆ ئێران دروستەکە، خۆی سپا بۆ ئێران دروستەکە، خۆی بۆ ئێران سپا دروستەکە. رووسیە وا دوژمنە ئێرانە و ئێران لە رووسیە ترسیاگە، خۆی تێ سپا دروستەکە بۆ ئێران. ئەمریکا بۆ ئەرتەشە عێراقی نابود کرد، ئەرتەشی دروست کرد بۆ عێراق لەبەرەوەی دەبێ حکوومەتی بێ ئەم مەردمە کۆنتڕۆڵکە. خۆ ناکرێ حکوومەتە نوێت کە ئەم مەردمە کۆنتڕۆڵکە تا ئەمریکا لێ منتەفع بوێ، دەرنەتیجەیەشی ئەرتەش بۆ عێراق دروستکە. رووسیە بۆ ئێمە ئەرتەشی دروست کرد، بریتانیا و رووسیە بۆ ئێمە حکوومەتیان دروست کرد. با بەڕەسی کە ئیمزای نواسەیەوانیە. خۆ لەگەڵاژن اتفاقێک کەوت، مەقامە فەراهانیەک هات، حەمە تەقی خان. جا ئەم حەمە تەقی خانە بڕۆن تاریخی بخوێنەوە، مستەبدترین ئینسان وگە طبق ڕەوایەتە تاریخی خۆیان. بسیار ئینسانە ئەحمەقێک وگە و بسیار ئینسانە مستەبد و پیاوکوژێک وگە. ئەژن حەمە تەقی خان و کوڕە ئاشپەز باشی بوو، بە مەقامە سەدارەت گەی لە دۆرانە ناسریە، داڕۆلفنوونی دروست کرد و ئاغای ناسردین شاه فەرمانە خەلعی داوە لە حەمامە فینە کاشان کوشتی. ئالەم دەورە بوو کە ڕۆشنفکرانە ئێرانی بەم نەتیجە گەین ئاغا گیان خۆ ئەمە ناکرێن پادشا هەر وەختێ مەیلی بێ بێ خەڵکی بکوژێ، بین با قانون بێرین کە قانون پادشاهیش دەسوپێی بوەسێتەوە. وەلێ انقلابە مەشروتە اتفاقەکەوێت چه اتفاقێکە فێ؟ هیچ. خۆیان گزارش ئەدەن ئێژن لە هەر کوێکا کە ئەوە بەلبەشە و خاڵۆتێکە و لالۆ بخۆ و کەس ئەوە غارەتگەری و تاراج و تاڵان و چەتەگەری ئەیان و مەشروتەش کردن. مەشروتە شد. اصطلاح جديدة. ئەمە کەیە؟ هەنە 110 ساڵ 20 ساڵە پێشە. وا ئاغایە مەردووخ و کوردستانی گزارشە دانی. دەی ئەمە بۆ ئەم کارە ئەکەن، ئەم مەشروتە ئەگاتە کوێ هەر ئەو منەوەر الفکرینە وا مەشروتە دروست ئەکەن، خۆیان تێن هاوار ئەکەن کوا دیکتاتۆرێک ئەگرا کۆکاتۆ. خۆیان ئەڕۆن ڕەزاخانە میرپەنج ڕەزا پاڵانی تێرن ئەیکەنە ڕئیسە ئەرتەش، ئەمیر نظام، وەلیو دوا ئەیکەنە نەخۆست وەزیر، وەلیو دوا ئەیکەنە پادشاه. خودە ئەم ئاغایە ڕەزاخانە وا قەرارە دیکتاتۆر وێ هەرجومەرج کۆکاتۆ. هەرجومەرج یعنی چی کۆکاتۆ؟ یعنی تەمامە قودرەتگە لە منتەقەی لەبین بووە. وەکو تەمامە عەشایر سەرکوب بکە. ئەمە کامە دەورانە. ئەمە بۆ ئاشوب نەبوو قەبلەن، بۆ خاتریەوەی قەبلەن ماشینە گازایری نەبوو، تۆپ و تانک وەم شێوە نەبوو، هەواپەیمایش نەبوو، قەبلەن ئەمانە نەبوون. ئیستە پەیا بووبن. ئیستە تۆ ئەتوانیت ئەمانە حەرەکەت بەی و 5,000 نەفەر و 2,000 نەفەر بتوانی شکست بینی بە عیدەیەک.
ئیستە تۆ ئەتوانی بۆڵدی زربێریت و جادە دروستکەی و تانک خەیتە ڕێگە و هەواپەیما بۆیتە سەر و لۆجستیکە بوێت، جاران نەدەتوانی لە قەڵەتانە بکەی. ئەمە اتفاقە وڵە کە تۆیشی مۆردە نەزەرە دوێ. پس حکوومەتە قانون خوازیە مەردەمە ئێرانیانی ئێمەگەل بوو بە چی؟ بوو بە دیکتاتۆریەت ڕەزاخان. ڕەزاخان گرتی کێ های گرت وە تەرەفدارە دیکتاتۆریەت ڕەزاخان بوون؟ تەیموور تاشی گرت کوشتی. کێتری گرت؟ تەقی ئەرانی گرت. تەمامە سەرانە مونەوەرفکرینە ئێرانی گرت وە کوشتی. هەروانەیە کە تەرەفدارە دیکتاتۆری ئاغای ڕەزاخان بوون تا بێت ئەم مەملەکەتیانە بۆ جەم کاتۆ. ئەمانە مەردەم بوون، مەردەمە ئێمە بوون. خۆ ئەمانە هاتن قانونیان هاورد. قانون چ بوو؟ قانون یعنی تۆ ئێمە فێر بکەی کە ئێمە چۆن بتوانین تەک یەکتریا زندگی بکەین لە سۆڵحە و لە ئەمنیەتە، تا بتوانین کار بکەین، تا بتوانین ژیان بکەین، تا بتوانین ئەرزشە ئەفزوودە دروستکەین. من ئەسەن ناڕۆمە سەرەوە تاریخە ها. خۆ ئەمیانە لەکوێ ئەقتباس کرد؟ لە قانونە فەڕەنسە، بلژیک، و بعد هاتن چیان کرد؟ ملتزەمیان کرد بە حوزورە شەرعە. سنەتە ئێمە بووە چی؟ بووە شەرع. شەرع کێ؟ تەشەیوع. ئیستە ئیدێک پەیابووگن لە ئێرانە ئێژن کە سنەتە ئێرانی چواردانەس. ئێرانی چوار سنەتی هەست. سنەتە ئەوەڵ، سنەتە ئێران باستانە. سنەتە دووەم سنەتە ئیسلامیە. سنەتە سێوەم سنەتە نئو ئەفلاتونیە. سنەتە چوارم سنەتە مەکتەبە تەبریزە. یعنی ئیستە تۆ ئەگەر گەرەکتی بۆ مەردەمە ئێمە قەوانینی دروستکەشی لەم چوارە تێپەڕی. بۆیە لە دەورانە ڕەزاخانە پەهلەویە تێت یەک سنەت هەڵەگرێ، سنەتە ئێرانە باستان، ئەوێتەوە دیکتاتۆریەت و خراویە کە حکوومەتە شاهنشاهی کردی و ئەحیانەن بوو بە پارادایم شیفت، خۆیان پێژن ئینقلاب 57 کە چی بکە کە سنەتێکی تری ئێرانی بەناو سنەتە ئیسلامی شەریعەتی بێرێتەوە. پس ئەم سنەتانە هەر کامیان کە گەرەکیانە ئەوێکی لە بین بوون، ئەمێکی ئەوێکی ئەخوا. ئەگەر ئێوە ئیستە حاڵیتان بوو قەرارە شکڵە سێوەمە دوای ئەم دەوڵەتە چێ شکڵی وێ تەلفیقێک لەم دوانەوێتە بە ئیزافەی یۆنان و مەکتەبە تەبریز. مەکتەبە تەبریز چییە؟ ئیسە من تەوزیحیانەدا. سنەتە ئەوەڵە ئێرانی خۆی لەکوێ دەرئەخا؟ لە حکمەتە خوسرەوانیە ئیشراقە شەیخ شەهابوددینە سوهرەوەردی دەرەخا. ئەمە ئەوێت و خروجیەکە ئەوێت و چی؟ ئەوێت و خانەقا تەکایە. سنەتە ئەوەڵیان ئەوێت و چی؟ سنەتە ئەوەڵیان لە ئەبوو حامدە غەزالی تێتە دەر، ئەحیاء علوم الدین. سنەتە سێوەمیان لە کێ تێتە دەر؟ پس حکمەتە خسرەوانی، کەلام و فقه. سنەتە سێوەم چییە؟ فەلسەفەی سیاسی، یۆنانی، نئو ئەفلاتونی و ئەرەستویی. کێن ئەمانە؟ ئیبن سینا، فارابی، رازی وإلى ما شاء الله. ئەی مەکتەبە تەبریز کێز مەکتەبە تەبریز دارایە هیچ نەسڵێک نییە. ئەمە سەراغاز و ورودە تەجەدودە کە لە تەبریز و دەست پێ ئەکا. مەکتەبە تەبریز کێز
بانیان دروستکردن دەوڵەت میلەتە ئێرانین ئەندیشمەندان تورک وا دەوڵەتە ئێرانی دروست دەکەن تا بە ئیمڕۆژ ئیدامەی هەست ئەگەر تا ئاگرا تێگەین ئیستا من بێن بزانم ئەمانە سنەتە ئێمەن یعنی شێوەی کردەکردن ئەمانە سنەتە ئێمەن با بڕۆین سەر حکمەت خسرەوانی ئەزانی حکمەتە خسرەوانی یعنی چی؟ یعنی هۆشەم و جەمشێد و کەیخسرۆ و با بزانین چییە ئەوەی کۆ من دوێکە حەملەم کردە ئەهلە حەقیەها دوێکە حەملەم کردە عودویەها با بێ بەسەری حکمەت خسرەوانی حکمت خسروانی کتاب حکمت خسروانی سیر تطبیقی فلسفه و حکمت و عرفان در ایران باستان از زرتشت تا سهروردی و استمرار آن تا امروز پژوهش و نوشته هاشم رزی چاپ انتشارات بهجت 1379 با بزنین ئەم ئشراقە چه شکلیە من کۆدوار ئێژم تا ئێوە متوجه بوون لە ئەوەڵ و هەنێ تەوەجهی ئێوەم جەلب کرد بە درۆگەلێک کە کریا گەسە ناو زەهنە ئێمە مەسەڵەن هاتم وتم ئێژن ڕیفۆرم لە مەسیحیەت پێشڕەفتە دنیای غەربی تیا بوو درۆی مطلقە مثالە ئیبن ڕشدم بۆتاندا مثالە ئەبوو حامدە غەزالی بۆتاندا و مسالگەلێک کە تۆ لەو ڕۆژۆ تا ئێستا های بە شوێنە ئەحیای ئیسلامە ئۆکەی مسالگەلە مختلفم بۆتاندا لە هەڵپەڕکە تا زکرە دەراویش وتم زکرە دەراویش سکتە جەدیدە ورود کریاگە بە مەتنە فەرهەنگە ئێمە درستە ئەمانمە وتوانیە تەوەجۆ بکەین با تەوەجۆ بکەین لەم کتاوە حکمت خسروانی ئاغای هاشم ڕەزی من تیکەیەکتان بۆ خوێنمەوە انحطاط ریاضتگونه و رهبانیت در طریق اشراقی پیروان آذرکیوان خب توجه کن هنگامی که آذرکیوان و گروهی دیگر از موبدان زرتشتی در طریق حکمت اشراقی بدو پیوستند آذرکیوان خود عنوان پیری و مرشدی توجه بکە کلمه پیر ئەمانە گشتی لێو دوا حەک کریاگن بەمە دەرهاتگن ها پیری و مرشدی خۆ ئازەرکەیوان یافت حوزه درسوی در دوران صفویه ئازەرکەیوان هەنێکە این دوران صفویه است در شیراز واقع بود و مطابق معمول آن روزگار در صدد مهاجرت به هند برآمد صفویه هنه چند سال پیشه؟ بین 400 تا 300 سال پیشه بریتانیا کی چووگەسە هندوستان قەرنە 16 کۆمپانیای هەندە شەرقی لەکەی وەوا لە هندوستانە قەرنە 16 کەیە 400 ساڵە پێشە درستە ئازەرکەیوان موبد زەردشتی شیراز لە زەمان سەفەویە ئەڕوا بۆ کوێ تەبقە مەعمول بۆ کوێشێ بڕوا ئەژێ تەبقە مەعمولە ئەن ڕوزگار در صدد مهاجرت به هند برآمد اینان باید تشرع و تعصب مجوسیت
در شأن غالب بوده باشد و از بازماندگان حکمای خسروانی و پهلویون نبودند، چون در آثار باقی ماندهشان تعصب درباره خیوتوکدس یا ازدواج مقدس زردشتی که با محارم انجام میشد و وضوع و تطهیر با گمبیز یعنی گمیز، دموچاو شوردن و گمیز، و عدم هر نوع غسل و اصل سنویت و آتش پرستی آشکار بوده و با استدلال و تعویل در صدد ثبوت آن سنت ها برآمدند. بۆ چوونە هندوستان بۆ خااتری ئەمەی کە ئەمانە گەرەکیان و وەکو زەرتشتیگەری غسل بە گمێز و دەموچاو و چێت و گمێز بشۆرن، ازدواج مقدس زەرتشتی بکەن کە تەکە مەحارەمە خۆیان دایک و کەنیشک و ئەوانەی خۆیانە سکس بکەن، ئاگریش بپەرەسن. به جهت آنکه در ایران انتقاد از اصول اسلام و مذهب تشیع و دفاع از آن چنان معتقداتی که خود داشتن عملی نبود، در هند به نوشتن آن آثار پرداختند. یعنی چون نانتوانی ئەمانە لە شیرازە بنووسن، چون لەکوێ نووسایان؟ لە هندوستان نووسایان. از جمله شاگردان نزدیک و مورد توجه آذرکیوان بهرام ابن فرهاد از موبدان بزرگ دوران خود است که نویسنده کتاب شارستان می باشد و در اواسط دوران صفویه به بعد چاپ سنگی بمبئی 1327 هجری قمری. چاپ دوم زندگی می کرد. اینان حکمت الاشراق را با آیین‌های سخت ریاضت و ورزش‌های آن و کمخارگی و خودآزاری زیر نفوذ فرهنگ حاکم بر آن سرزمین پذیرفتند و از حقیقت و اصول و تفکر و اندیشه و حکمت راستین باز ماندند. جهت مقایسه با آنچه که در این زمینه در سطور فوق از دیدگاه سهروردی گذشت، مطالبی از نظرگاه آنان راجع به حکمت اشراق و وظایف یک سالک در سلوک و رسیدن به مقصد درج می شود. البته در مجلد دیگری به تفصیل در این شاخه از حکمت اشراق مجوسی مباحثی مشروح آمده است. طریق اشراقی برزخی است میان تفکر و تصوف که پارسیان آن را گشسب گویند. ایشان تحقیقات شریف و تدقیقات لطیفه می باشد و صاحب مکاشفات سوری و مشاهدات معنی‌اند و با این طایفه در مراتب ترقی مدارج کمال انصافاً کسی همسری نکرده و دلیل حکمای اشراقی بر این مطالب مشاهده حق مرتبه برانساخ از هیاکل جسمانی موجزی از طریقه رضیه ایشان وانمایی. خب لەبرا چی بۆ ئێوە ئاشکار بوو؟ مرکز هند بۆ ئێوە ئاشکار بوو. بۆ ئێوە ئاشکار بوو تەمام ئەم ئەردەشیر و ئەنەوشیروان و نەوشیروان و گوشەسپ و گوشتاسب و لوحڕاسب و تەمام ئەمانە لە هندوستان و کۆچەدرێن ئەگرا، هەندیزە ئەکرێن و تێنە ئەگرا.
فريق لكلماتي كإيمة حسمان بعدن هنديزة أكريت وأدريتو خردمان هنديزة أكري كي بيبم قدرة برقا بوم خلق بو هندوستان كوچكاي بو أوروبا كوچناكا بوم بو گنستان هند چیم خلق خوي بياكا ام خلق بو ناواتا چين ئێمە لەکوێ فێرە ئەم چرت و پرت زروانی و ئشراقی و زەرتشتیگەریە بووگین لەکوێ فێروگین ئەمانە هیچ نمودێکیان لە زندگی مادی و اجتماعی ئێمە هەست نیسیان ئەی چۆن فێرەوین بە فێرەق دووگم گشتیان یەکێکن ئێستا تێمە سەری چۆن گشتیان یەکێکن مثالتان بۆ لێدەم خانقا خرابات خانگاه چون خرابات خور به اضافه آبه در ادبیات عرفانی فارسی فراوان کاربرد داشته صفحه 204 و جایگاه تجمیع حکیمان عرفا یا صوفیان واقعی محسوب می شد. در آثار بسیاری از نویسندگان و شاعران از خرابه خور به اضافه آبه یاد می شود که بر اثر کثرت استعمال خرابات شده است. علت دخیل دیگر ورود نوعی لاابالیگری میان طایفه‌ای از صوفیان بوده که به بادگستری، مستی و نوعی سماع بدون هدف برای لذت جویی می پرداختند وەکو ئەم ئەنتەریاتە و ئەم دەراویشەیکەن. خانقاه یا خانه به اضافه گاه، خانگاه از دیرباز دارای ساختمان و تأسیسات به هم پیوسته بود و محل اتراق و عبادت و چله‌نشینی و گذران ایام جهت تسویه و تزکیه نفس محسوب می شد که در اتاقهایی اسکان داده می شدند. مجالس سماع و ذکر و وعظ و درس و نماز در شبستانهای همین خانقاه برگزار می شد و در ضمن دارای استبل و سفره‌خانه جهت تغذیه و آشپزخانه بودند. خب استم اما اصطلاح خرابات در اصل خور به اضافه آباد بوده، یعنی خانه خورشید و معبد مهرابه، مهر به اضافه آبه. بزنم ترهات بارهای بار ایوه تحت ناو دانشمندان و تاریخدانان و تهالدریاگان بیستتانه امانه وایستایدن دقیق تریو بودن و نیز همین مفهوم را داشت و پیروان آیین مهر به رهبری پیر مغان یعنی میترایی در این جایگاه گرد می آبدن لکوی لمهرابه لخانقه لتکیه و محل و جایگاه برگزاری مراکز و سماع و حوزه درس و تزکیه نفس و آزمایش نوآموزان و رسوم پیچیده مهردینان بود. چون در این مراسم یا مراسم ویژه و جشنها سماع و رقص و ترنم، موسیقی و آواز دست جمعی اجرا می شد، کم کم جایگاه‌هایی برپا گشت که خالی از آن مفاهیم و تقدس و اهداف بود و تنها بادخواری، عیاشی، روسپیگری مراجعان و اوباش را برآورد می ساخت و خرابات به معنی و به مفهوم منفی آن چنین وارد ادبیات و به ویژه غزل ساخت.
یا ئێژێ ئەمما خواجە ڕەشیدالدین فەزڵ الله کاورای جوولەکان از خرابات روسپیخانه برداشت کرده است، یعنی فاحشه‌خانه. و در تاریخ مبارک قازانی صفحه 364 می‌خوانیم همواره در شهرهای بزرگ زنان فاحشه را در پهلوی مساجد و خانقاهات و خانه‌های هر کس می نشاندند. کنیزکان نمی خواستند که ایشان را به خرابات ها فروشند و به اجبار و اکراه می فروختند و به کار می نشاندند. سرمنشأ تمام ئەمانە لەکوێ تێت؟ بۆ ئێوە جالبە تەرجمەی فارسی ئیحیا العلوم ئاغای خارزمی لە دهلیە ئەیکە قەرنە شەشەم وایشێ مردمە هەند هەنووز مسلمان نەوێت و مەجالسە دەرس دائەنێت لە هەندا. تەمامە ئەمانە زروانی بازی، میترا بازی، زەردەشتی بازی گشتی لە هەند و هاوریاگە تەیە 300 ساڵە ئەخیر. هەورگاسە ناو سەرزەمینە ئێمە سەواریان کردە بەرداستانگە لە ئێمە، قەلب مەعنایان کردە داگیانە سۆ خوردە ئێمە دووبارە. بۆیە ئەمانە ئامگیر نەوگن وتی ڕیشەکەم تاشی پڕچەکەم لە بێخ تەوبە و تەریقەت ناردمەوە بۆ شێخ، وتم مامە شێخ من تەوبە ناکەم ئەوە ئەگەڕێم یارپەیا ئەکەم. ئەم حکمەتە خسرەوانیەوە دەردە کێ خوارگە وەختێنێ لەناوە ئەوامە مردمێک کە پایگای تۆلیدە پایگای تۆ حکوومەتوی بە چی مەعنا پەیاکەی؟ بە پوڵ، کۆنترۆڵە پوڵ، بە کۆنترۆڵە بازرگانی مؤسسات بوروکراتیک حکوومەتی. لەم سەرزەمینە کۆنترۆڵە پوڵ بووگە ڕێگەوبانە بازرگانی لەدەسە حاکمیەت وگە تۆ چۆن حکوومەتوگی؟ بعد چۆن تۆ ئەمانتە فقط عیددەی ئەیزانی مەسەڵەن سۆهرەوەردی ئیشراقی وگە چی کردگە؟ کێ زەماغای سۆهرەوەردیە؟ دەیئیستە لە ناوەم سەرزەمینە ئێمە سەددانە عارفە بۆ گەندوێ چه ئەتفاقێکەوت کە تەواوە مردمە عارفە. مەگەرم ئەمڕۆ هەرچی مردمە ئێمەز ڕەپرە. مەگە مردمە ئێمە ئەمڕۆ گشتی ئیزدواجە سەفی دەکا ئەیکا؟ مەگە مردمە ئێمە ئەمڕۆ گشتی بووگەسۆ سەلەفیە؟ دەکەیوە مردمە ئێمە بوون و سەلەفی؟ لە پڕێکا چاومان کەوتۆ چ مشتی ڕیش بووە گەنە سیوێڵ تاشیاگە دەرپێ کورد سەریان دەراوت. ئێمە لەکوێ هاتن؟ جامعەیش تفی تێیان کرد. ئەمانە لەکوێ هاتن؟ ئەمانە گوزارەشە قاڵە بە سەرزەمینە ئێمان، ئەمانە مردمە ئێمان، ئەمانە لە دڵ سنەتە ئێمە هاتگنە سەدەرۆ کە ئێرانیەکان ئێژن چوار سنەتیان هەست: حکمەتە خسرەوانی، کەلام و فقهی، ئەندیشەهای نەوە ئەفلاتونی و مەکتەبە تەبریز. واسە ئێمە وا زندگیەکەین. بۆیە ئەمڕۆ ئێرانیەکان ئێژن ژن کوژی سەری وە چەقۆ بوو ڕیبیریتێ ناو خیابان جزء سنەتە ئێمەس، جزء سنەتە ئێمەس واقعا. لە لەحاظ سیاسی و ئێمە وا جامعەماندا ڕژاندگە، لە لەحاظە ئەخلاقی و چی وا زندگیمان کردگە، وەکو خەر و خرس پەڕیی نەسەگیانی یەکتریمان هەڵدڕیگە، لە بازرگانیا کڵاوبەردار و گین، دز و گین، جنس کەمفرۆش و گین، جنسە بێکەیفیەتمان داگەوە خەڵکی، خەڵکمان خەڵەتاندگە و کڵاوچی و گین، واوگینە یەوا نەوگین کە ئیستا قانون بێت کۆنترۆڵمانکە.
خب پس من دوێکە چوومە سەرە ئەهل حەق بازی حکمت و خسروانی و عرفان هندی انعكاس مسائل عرفاني و حكمة خسرواني در عرفان و تصوف هند. اما اصلا تصوف هند نية كتي سوارة اما اوي وادري بأيما هند جيغي قورية اقتصاد، هند جيغي قورية اديان و زوان قلة مختلفة. هل استحشصون وصلنا انا زواني واتيا چون ام فارسي يكي كان نوغا استيشه هزاران ديني واتيا چون ام نگاه اشراقی تانا گشتی لهندوستانا موجوده لبوداي قري و برحما قري والتلفيق امانه. محمد دار الشكو در رساله مجمع البحرين بالروشني از جسم اسيري، جسم مثالي، جسم نوري سخن میگوید. جسم اسيري، جسم مثالي، جسم نوري يعني همان تقسيمي را که حکمای ایران باستان با عنوان روان اندر بدن، روان اندر راه، روان اندر جهان مینوئی کرده بودن. اما گشتی هندیه، هم اولیکه هندیه هم دومیکه هندیه. بیان داراشکو تلفیقی از آرای هندوان و حکمت صوفیانه و عرفانی در هند است. اما این حکمت خسروانی شاه بخش متأثر از عقاید هندوان ریشه پرتوان از این گونه آرا را میان هند و ایرانیان شامل می شود. هندوستان 300 میلیون نفر جمعیتی سی، هزاران 300 میلیون نفر کلی واتیا، جیگه ادویه و طلا و جواهراته. تو و ادعای خود سال 1905 میلیون جمعیت دبوگه لم ایرانه. چون تو توانیکته خوراک و محتوای فکری بدهی به هندوستان. نچومه 2500 سال پیش ها که جمعیت تو ایشه 500,000 نفر نوید. تو لهندوستان گرتگه یا هندوستان لتو هر واکه تو شمشیر نیه ساخت خوتوی، شمشیره که لأدبیات فارسی تیغ هندیه. لهندوستان هات که تو یک ادعای امپراتوریت تی تو لشکرتی تیغ نیه، تیغ که هندیه. است آراکه لهند نهات که زرتشت هندی نیه، میترا هندی نیه. میترای ایرانی فرق کاتا که میترای هندی. فرق که واله کیا لوی که دستکاریان کرد هاوردیان توزی بیکنه شکل تو مفاهیم تو سواری کن. من نارو مسألة خويندنەوەی ئەم ئیسڵاحاتە کە بە فارسیەکەیشی هەس، هندیەکەی دانریاگەوە فارسیەکەیشی هەس. با بزانن ام داستانانه همان داستانهای یهودیشه. فره ایزدی در عرفان ایران باستان. فره ایزدی این لطیفترین جسم
که جسم نوری یا آتشی است و درباره آن شرحی گذشت. فر در اصطلاح عرفان ایرانی باستان نامیده شده است. این فر که با عناوینی چون فره، خره، خر و فروغ نامیده شده، چنان که گذشت نسبت به مراتب و درجات کسان تفاوت داشت. فر ودیعی ایزدی بود که به فرمان خداوند در همگان وجود داشت، اما تربیت کارآمدی و تعالی آن به دست و عمل و کردار آدمی بود. به عبارتی دیگر فر اهورامزدا سرآمد همه فرها بود و از آن فر و بهره‌ای در آغاز و بدایت تولد به کسان در می‌آمیخت. هر کس که بر اثر تزکیه، مطالعه، کسب معرفت و عرفان به حقیقت وجود در زندگی آگاه میشد، میکوشید تا ظلمت ماده را که فر بدن آمیخته ضعیف کرده و واپس زند. هرچه در این راه سعی و کوشش میکرد، به همان نسبت این فروغ و ردیعه ایزدی مجال بیشتری برای درخشش پیدا میکرد، چون ماده به صورت ضعیفترین شکل خود مقلوب میشد و ظلمت و کدورت آن از بین میرفت. خب جمشید از این فر بسیار، اما همان ترهات اهل حقیقت ها، حلول ذات خداوند انسانه لسلطان سحاقه. توجه کن، البته لسلطان سحاق جاف برزنجه است سعادت کن ینگش که شیعه بازن لبرزنجه، اصلا کارخانه شیخ بازی برزنجه، نوی بابا علی همدانین. و پیغمبرکی رانیه لیهات درو اویش لخاندان برزنجه بو، ادعای کرد امام زمانه سال 91. جمشید از این فر بسیار کامیاب شد. به موجب نیکوکاری، پارسایی، رهروی عرفان و سلوک طریق حق، روشنی و نور از او میتافت. اما پرواضح است که هرگاه کسی که بر اثر مجاهدت به دین پای و مایه میرسید، اگرچه دچار انحراف میشد، به هر نسبتی که بود جسم نوری و فر از وی به در میشد و سقوط میکرد. چنان که جمشید دچار غرور و انحراف از طریق و سلوک راستین شد و فر ایزدی وی را ترک کرد و جمشید تباه شد. نام جمشید یمه یا یم همان است که جم شده و این تعریف این تغییر یه به ج از اوستای فارسی میانه و نو رایج است. بخش دوم به معنی روشن، فروغمند، نورانی، جمشید و درخشان است. خورشید. بله، این فر نیرومند و این برخورداری از جسم نورانی و آتشی که چون لباس و پیراهنی به برداشتند، از آن انبیا و اولیا بود. است لآین اهل حقیه کورا ذاتی هست بشی دریاده اما اوسه این فر نیرومند و این برخورداری از جسم نورانی و آتشی که چون لباس و پیراهنی به برداشتن از آن انبیا و اولیا بود. جم هم سمت شاهی و فرمان روایی داشت و هم جنبه موبدی و پیغمبری و کو سلطان سحاق، هم خواس هم پادشاس. گرانمایه جمشید فرزند اوی، کمر بسته و دل پر از پند اوی
برآمد بران تخت فرخ پدر، به رسم کیان بر سرش تاج زر. منم گفت با فره ایزدی، همم شهریاری هم موبدی. بدن را از بد دست کوته کنم، روان را سوی روشنی ره کنم. خب یهودیت، تشیع، تصوف گشتیه مثلا. پس تو نتیجه اگری سر ام بو گنستان والا کوی والا ایران باستان بازی. ایران باستان لأصلا کویس هندوستانه. کاورا هم خواس، هم پیغمبره، هم پادشاس. هیچ کسیش لم سرزمینه چتی وایه ندیگه. لکی و اما بو ایمه تداعی کریا بدروس کردن تکایا و خانقه ایستو بیانوینید. بعد مثلا درویش قلی کرنی و بو دروس کن بيت لقدرة الشاعري استفادة تمام أم ترهاتي بيجن وروداب وروسم تمام أمانة أجر هنا هي ميشبوغا قلب معناك الياقل سلام دسكا الدين سازي خوا سازي آسمان بردن لسر عرفانة هندي هرو هندوستانه و 300 مليون 5000 هندي إنجليسي استثماري كردن. هرو هندوستانه و بو فاحشي دس بريطانيا. هرو هندوستانه و مردمكي جنگ جهاني أول جنگ جهاني دوميان كرد بو بريطانيا. مردم الدنيا قلعة قم كرد بو بريطانيا. كتب الدنيا وقصص الدنيا رمز الرموز الدنيا دا دست بريطانيا. هرو مردم هنده. استو دید وقتی کلافك اگری و گشتیان اگی اما هروا لخوي و اتفاقك وي گشتي لهنتيت لخوي و اتفاقك وي مكتي وقال هندو چاپكري لخوي و اتفاقك وي شاعران بارسي وي هندين لخوي و اتفاقك وي ديكشنري زوان فارسي هندية لعصلا لهندا چاپكري اما اتفاقية حركة قالك درچي اروابو هند اما اتفاقية حرشي بوغانية زرتشتية ولا هندا اما اتفاقية كتوبو درك الزرتشتية دين اجداد اخوات تبقى 3 سال در آسيا يا غاي قوبينو يجي بروي لهند فيري بويت والجوانان بارسية هندي لقرن 19 او استاد روزكن أخ بابا إنسان حيرت أكالم قشتة توتا أبر عليه أم مردمي شلم قسانة خوشيتي حيرت أكارات ما شاكا وكشتي أم مردمة قشتي هالبركة أزانيت ديتو أجر هالبركة أزاني بوروي تماشي شوار درويش الرشقنكي وحلقاته وذكرك هالبركة ما تخوت هالبركة نازاني أمانة زندگي إيماس أمانة رديان لناو زندگي سياسي اجتماعي إيما بوغا شيخ شهاب الدين السهروردي تك زندگي إيماس استديت قادرية عدوية أحلى حقية إمامية سهروردية مششعية قشتية كيكا حكمته خسرواني هنا كيس هنا هندوستانه جابرو ناوي قوجد أكن والترهات قوجد أكن توجه فرمون أنا قراستو حك أكري ونا فهميت وقت يجي إيران بازي يعني أما خروجيكي أويتو چي خروجيكي أويتو أويكي أما قشتمان بفرين فقا يقنفر فرياس
ئەو یەک نەفەریش دەوڵەتە ئێرانە و پادشای دەوڵەتە ئێرانە. ئەمە گشتمان ڕەعیەتین. ئەمە زەرتوشتیەکەتان بووە فرەحەستان پێ کرد. ئیستەیشە لە هندوستانە وە گمێز دەم و چاوە شۆرن. ئێمە وە گمێزە گا دەم و چاومان شۆردگە. واقعان واقعان دەئێشێم سنەتە لە جێگەیەکا بەهاتایە. ئێمە فەقە لە مەڵا عەلی کەڵەکە ئەوێنین گمێزە خوا. کەسی ترمان نەدیگە گشتیشی بێزی لێەکە. دێ ئەگەر ئێمە غوسڵمان وە گمێز کردگە مەشە تا ئیستە بەهاتایە. دەی ئێمە ئەگەر تەکە محارەمە خۆمانە خەفتگین وەک مقەدەسترین ئەزدواج بووگە مەشە تا ئیستە بەهاتایە. دەی مەشە تا ئیستە ئیمتدادی پەیا کردایە. دەی لە جێگەگە لێ بوایە ئەمە. کێن ئێمە چۆن هەر جەمعێکی سانەفەری تەعمیمە دەین بە تەواوە مەردم. ئێمە چۆن بنەماڵەی بارزانی ئەکەینە تەواوە مەردم. بنەماڵەی مەسعود مسەفای ئەو سەلامە جوولەکە ئەکەینە تایفەی بارزانی 7 تایفەی مەجیدیان پێوە ئەدەین. تایفەی بارزانیش نازانێ ئەو سەلامە جوولەکە لەکوێ هاتکە. بعد هەر ئەمانە ئەکەینە بارزانی، بعد ئەمانە ئەکەینە ڕەهبەران و کورد، بعد ئەمانە هەر غڵەتێکەکە نێژین کوردەکان کردیان. بابە بوو کوردەکان کردیان. خانەوادەی جوولەکەن ئەبزار خریاگە سەردەسیان. بۆ کوردەکان کردیان. خرابات یعنی جندەخانە. دەرشەهرهای بزرگ دەرکنارە مەساجد جندەخانە بود. ئەخە کاکەگیان لە کام شەهرە بزرگە ئێمە جندەخانەمان بووگە؟ لە کام شارە گەورە؟ تا تۆ بگەیتە ئەمەردخانەی دەورانە سەفەوی، ئاغایانە سۆفیبازە تەیە تەریقکەرە ئشراقیە هەتیوباز. ئامە تاریخە یا پرۆژەی ئایەندەس ئێمە وەم شکڵە ئێشێ دەربین. کامیان؟ ئێمە لە کەی وەفێرە ئازەر و ئازەر کەیوان و کەی خەسرەو بووین؟ لە کەی وەفێر بووین؟ ئەگاتە 200 ساڵ. بزانە تو تەمامە دەستگاهە سیاسی تێرن، تەمامە دەستگاهە سیاسی تێرن سەواری بەردین ئەکەن بەر ڕەوایەتگەلە مختلف. دێ ئەمە تۆیژیتی ئەم گشتە تەرکێمانە بۆ هەست بە ڕەوایەتە مختلف. دێشە یەکێکوێ بۆ هەر کەسی بۆ خۆی تەرکیەگە کات و تەریقەتێگە ڕوا. تۆ تێی تەمامە دەستگاهە حکوومەتیە مردم مەفاهیمی ئەگری سەواری یەکەیت بەرداستانە تەعەبودە هندی، خارجبوونە لە ئینسانیەتە هندی. بۆیە تۆ 1.5 ملیارد و بۆگەنی و ڕیازەت لە هندوستانە گیرداگە. دەیگەر مردمە لە هندوستانە خۆ ڕیازت نەکێشی خۆ یەکتریە خوا. ئەمانە بۆیە ئێژم تا بفەهمن فۆرموڵە دەوڵەتە ئایەندەی ئێران ئەم فەرقەبازیەسە بۆ تۆ تەکەسر دروست ئەکا. بۆیە تۆ دیکتە پەکەکەم کارەی کرد، ئازمایشەکەی پەکەکە بوو. پەکەکە شرووی کرد بە ناوە کانتۆنبازی، تەحتە ناوە کۆمۆناڵ شرووی کرد بە فرقەسازی. ماجەرای شەنگال وا لە بیرتانە، هەرێمە میدیا وا لە بیرتانە، کانتۆنەکانە سووریە وا لە بیرتانە. دەقیقەن ئەو کاراکەن. یعنی چه اتفاقی بۆ ئێمە ئەکەوێ؟ تێن بۆ ئێمە هۆڤیەتە جەعلی دروست ئەکەن. ئژن ئێشە شیوخ بوێت، ئەمانە قادرین، ئەمانە نەقشبەندین، ئەمانە ئەحلاقیەن، ئەمانە یەزیدیەن. یەزیدی فەرقەکە ناوێت تەعەڕوزی پێ بکرێ. ئەم جەمعیەتە کە بڕێ ئینسان کوردی واتیا قرچۆ ئەوێتۆ
لخۆی دووگمتر بۆگەنتر متعسبتر ناوێ وەکو ئیزیدیەکانە شنگال ئمڕۆ ئێمە کانتون مانگەرەکە و کانتون هەنە خۆمانە و ناڕۆنێ ژێرە بارە حەج کەس و کانتون مانگەرەکە ئێمە ئیزیدین ئەزێ ئیزیدیمە نەکوردمە ئەزێ حکوومەتی عێراقی دەخوازم و ڤی کانتۆنامە تۆ تێ ماجەرای شنگالی بۆ دروستەکەی بۆیە قوتبەی سادەقیت بۆ تێرن لە سنە تاعەتر شنگالە بۆەکە بۆیە خەڵکە سنە بۆ تێرنە خیابان ئێژە کوبانی تەنیا نییە سنە پشتیبانیە خۆشی لە سنە لە ژێرە تەجاوزە دەوڵەتە ئێرانی ڕۆژێ 2000 بار ئاوسەوێ چیت بۆ ئەکەن منشەقت ئەکەن ئاغا گیان تحتناوە چی؟ تحتناوە عەزەمەتە فەرهەنگە ئێرانی ئێمە ئازادیمان هەست ئیستا چه ئەتفاقێ کەوتگە یە عدە ئەهلە حەق تەکە یە عدە موسڵمانە بەظاهر سونیە هاوسنوورن اختلافە زەمینیان هەست اختلافە پووریان هەست و یەکۆ تەنیا بەهانەیە کە ئەتوانن زەمینی یەکتری داگیرکەن چییە؟ ئەم بەناوە موسڵمان ئەو تەکفیرکە ئەو بەناوە دواکەوتگە داعشی ئەم تەکفیرکە بڕۆ دوو تایفە ئەولاتر وا زەمینیان بە یەکۆنیە حەج مشکڵێکیان نییە ژن و ژنخوازیشیان هەستەکە یەکتریە دە ئیستا چه ئەتفاقێکە کەفێ تەکیەی ئەحلە حەقیە و بۆ دروست ئەکەن تەکیە ئەحلە حەقیە گەرێکە قەت کاتۆ سەرە سەلەفیە سەلەفیە ژێژێ من وجودێکم بۆ خوام ئەمانیش ئیشەوە ڕسمیەت بناسی سەلەفیە ئەحلە حەقیە تەکیە قادریە تەکیە پیرشالاریە ئەمانە گشتیانە دەم یەکتر و جا ئیسە زوانەکان دەست پێەکە ئیستا کلهوڕستانمان بۆ دروزەوێ یەکێ تێ لە کلماشان ئەداوەکە هوڤیەت شیعەس بعد هوڤیەت زوانە کەلهوڕیە قەرارە ما بەقی هوڤیەتەکان لەبین بوات یەکێک پەیا ئەوێ ئێژێ ئاغا گیان زوانە هەورامی وا موسیبەتە هوڤیەت هەورامی لەدەستچوو هوڤیەت لەکی لەدەستچوو دەمە چه ئەتفاقێکە کەفێ هەر 1 ملیۆن نەفەر جەمعیەت کانتۆنێکیان بۆ دروستەکەن لەم وەسەتە لەم 1 ملیۆن نەفەرە 2000 نەفەری منتەفە ئەوێ لە پۆستەکان و ئیدارات و لە ڕانتەکانی 998,000 نەفەری بۆگەنی قەتیس ئەمێنێتەوە لەو پەڕ بێ دەسەڵاتی دەی ئیستا کێ هوڤیەتە هەورامی ئەپارێزیە لە بەرامبەر هوڤیەتە ئەحلە حەقیە دەوڵەتە مەرکەزیە تاران بە سیستەمە ئیداری وە قوایە نظامی وە پوڵ وە بازاڕی ئیتر ئەحلە حەقیە ناتوانی هەورامی بخوا جاف ناتوانی هەورامی بخوا خوا هەڵی ناگرێ خوا ماڵە دەوڵەتە ئێران ئاواکاوە ئەم ئازادیە بۆمان هاوردو سەمەرەکەی ئەوێ تووچی سەمەرەکەی ئەوێ بەوەی کە ئێمە ڕۆژ بە ڕۆژ عەقەبماندەتر گمێزە گاخوەرتر لەبەرەوەی سابتی بکەین ئێمە هوڤیەتمان فەرقە کاتەکە ئەوێکیە لذا یزیدیەکە حتا ئەتوانێت بنەباڵی شۆڕەوەکات و نیشان بە ئەم بنەباڵ ناتاشێ مووی ئەورەت ناتاشێ تا فەرقی بێتە نانەکەی بۆ بگات تا ئەم کانتۆنە مەعنا پەیاکە بۆ کێ بۆ 2-3 نەفەر لە خانەوادەی میر و پیر و دەلیل و ئەمانە کێ ئەم کارەکە پەکەکە بۆتیەکە ئەوەسە مەلایەک تەکە ناسر ڕەزازیە پاسگاری و یەکتریەکەن هەردکیان سپای پاسداران خەریکەم کاریانە پێیەکە تا تۆ واردە چه مەسئلەیەک بووی ئەمە حەقیقەتە سەرزەمینە ئێمە سو خوا هەڵی ناگری و ئێمە ئێرانی و گین و ئێرانە باستان و جەمشید و کەیشید و یەم و شید و خۆرە ئاسمان و خۆرە زەمین و مهرابە و محراوە و ئەمە گشتی خروجیەکەی ئەوێت و دەسەڵاتێک کە تۆ بێ دەسەڵاتەکە وردێ کە تۆ بێ دەسەڵاتەکە تەمام داستان دەسەڵاتە بۆیە حکوومەتت تۆ ئەوەنە قەی عرفان ئەیدەن لە جەمشید و مەزدا تۆ ئیستا ئەوێنی زەردەشتیەت ئەگەر کەسێ زد دینە
حملە بە دینە ئیسلام ئەکا زەردەشتیەت ئەساس و بنیادە ئیسلامە. ئەگەر کەسێ لە شەریعەتە ئیسلامی قینی تێت ئەمانەی کە بە خۆیان ئێژن ئێرانی شەریعەت بۆ ئیسلام دروزەکەن وەگەنە نێسی بۆیە ئاغای غەزالی ئەبوو حامدە غەزالی خوراسانی تێت ئەحیاء العلوم ئیسلامی بۆ دروزەکە. لە چوار فرقەی ئەهلە تەسەنونە سێیان ئێرانین: محەممەد شافعی، ئەبوو حەنیفە، غەزالی. یەکێکیان ئەگەر ئەشتباه نەکەم مەراکشیە، مالکی. ئێرانیەت یعنی چی؟ یعنی دینبازی، یعنی هویەت دینی. هویەت دینی یعنی چی؟ یعنی تعصب، دوگمەتیزم، نابودی عەقڵ. متوجه بوون من لە دیبەیتەکەی ترا وتم جوولەکە وەختێ تێ تاریخە حەخامە نشید بۆ دروستەکە، دەوڵەت دینیت بۆ دروستەکە، پێی ئێژێ ئازادی ئیشی بۆ تۆ هویەتگەلە بچووک بچووک دروستکە تا تۆ لە جەزم ئەندیشی و تەعەسسوبا نەبینچیت. ئیستا فکرەکەی دەرئەسەرە مبارزاتە مەردم خەڵک لە کستان دروست بووگە ئێمە حۆمە گشتمۆن لاکی من دەی لە کواغیە خۆ کێبەرتی گرت اتفاقا ئێشێ زوانە دایکی خۆت حەفزکەی و بیکە ئەی بۆ لەم زوانە دایکیتە تۆ جەهانە مشتەرەکە ئێمە دەرنایەری وا من تۆ ئەفەهمم تۆ من ئەفەهمی. ئێمە سنەتمان ئەوە گەسە پادشا ئێشی خواوی واقعاً واسە یا ئێمە حکوومەتە قازیەکان یعنی داناکانمان بووگە کە ئازادی تێرێ ئەوە قانونە سونعکریاگە دروستکریاگە تەحتە ناوە خوا کە سوڵتە تێرێ سوڵتەیە عدەیەک بەرتەمامە مەردم تێرێت بۆیە ناوی ئەنێن دەستور. دەستور دەستور یعنی حکومە پێیەکەن کەڵام نییە فەرقەکە فەرمان دەستور تەوەجۆ فەرمونون داستانەکە هەر ئەمە بوو کە من پێتانم وت ئەمە ئاغاز ئەو داستانەسە کە ئێمە ورودی تیاکەین نێودووە پس هیچ کام لەمانەیە کە تەحتە ناو سنەتی ئێرانی وتیان بە ئێمە ڕەبتێکی نییە هەواستان بێتە با بزانن لە تەرحە ئێرانە جەدیدا حواسمان بێ چ تەوتە ئاگەلێ بەر عەلەیهمان نەکرێت بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە بەرامبەر گشتیانە ئەوێسێتە بۆیە ئێمە دوێکە وا حەملەمان کرد بە ئەحلە حەقیە و عودویە و لە کناریە شەریعەتگەل و داستانگەل و قەرائەتگەلە مختلفە ئیسلامی گشتیان یەکێکن گشتیان هویەت سازیەکەن گشتیان یەکێکن یەک داستانن جا ئێستا بڕۆ بدۆزەرۆ شێخ شەهابددینی بۆگەنە سۆهرەوەردی چ ئەحمەقێکە چ تەقەید و تەعەبودێکە قرارە لە تۆ دروستکە و ئەمە هیچ ڕەبتێکی بە حەوزەیە ژیانە سیاسی اقتصادی و ئیجتیماعی ئێمە نییە پس متوجه بوون وجودە جەریانە ژێرزەمینی ڕەب دا لە بەرگوستەردگی ئەمە لە جامعەی ئێمە و نۆرمە ئێمە نییە حواستان بوێ بۆیە ڕەبخان مەجبور ئەوێت تەلفیقی بکات تەکە چتگەلێکە ئێمە حەزی پێەکەین مەسالە ئۆرگانە پەیوەندیتان لەبیر نەچێت سەدح مقاومەت تێر نەخوارۆ هەماهەنگی و هەمسازی یەکەن تەکەتووە تا مورد پەزیرشە تۆ بیت ئیستا بابزانی پیر لوقمانێک وا خەریکە زەردشتی بازی و گمێزە حشتر و سکسە تەکە محارم ئەکا هەمان کار ئەکا و عودویە ئەیکا
هەمان کارەکەوە سەلەفیە ئەیکا هەمان کارەکەوە ئیخوانی ئەیکا هەمان کارەکەوە تەمامە تو لەگەڵ دەوڵەتی یەهودی ئەیکەن یەک کارەکەن گشتیان وەلەگرا فەقەت ئاغێزە کوردەوار سەربەخۆست تەنیا داستانێکە کە تەمامە ئەم بازیە ئەشێوێنێ لێیان و ئێوە ئەوێنن ئێمە لێیان ئەشێوێنین لای ئێوە خۆش